بۆیە بەڕێزیان ناچاری کردم دۆسیەکی بەڕێزیان وەک بەڕێوەبەری پۆلیس بخەمە ڕوو کە فەرمانی گرتنی لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەیە و ئامادە نییە بچێتە بەردەم دادگا. ئەوە تا بەڕەسمی بۆ وەزیری ناوخۆم ناردووە لە مانگی 4 ساڵی 2015 کە دادگای لێکۆڵینەوەی شاری هەولێر بۆ جاری دووەم داوای بەڕێز عەبدولخالق تەڵعەت لە بەردەم دادگاکە بەڵام ئامادە نابێ. ئەوە وەڵامی بەڕێز وەزیری ناوخۆیە لەسەرەوەی کە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر فەرمانی گرتنی هەیە لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر ناچێتە بەردەم دادگا. نەک ئێمە فەرمانی گرتنمان هەبێ بەڵکو ئێمە داکۆچیمان لەوە کردووە کە دەبێ بڕیارەکانی دادگا جێبەجێ بکرێ. ڕۆژنامە نووسێک لە شاری هەولێر کە دیار نامێنەیە بەڕێزیان بەڕێوەبەری پۆلیسن بەرپرسن لەوەی کە بە دوواداچوون بۆ چارەنووسی ئەو ڕۆژنامە نووسە بکەن کە من شاهیدم لە دۆسیەکەی نەک تاوانبار. جگە لەوە